یەکێکی تر لە هۆکارەکانی شلگیری بریتیە لە دنیاویستی و هەڵپەکردن بۆی. دنیاویستی ئەساسی هەموو گوناحەکان. پاڵنەرێکی زۆر خەتەرە بۆ بەجێنەهێنانی ئەرکەکان و تخنکردنەوەی بەرهەڵستی لێکراوەکان و خۆخستنە ناو حرامە. پەیوەستبوونی دڵ و هەست و هۆش بە دنیاوە هەڵپەکردنی بەردەوام بۆ بەدەستهێنانی چێژەکانە خوازێ. چێژەکان چێژی مڵکایەتی، جنس، تێربوون، دەرکەوتن، پۆشاک، جوانی، هەبوون، هەرچی شتێک کە هەیە دنیا وای لێەکا کە ئیتر ئەمە هەر هەڵپە بکا بۆ ژیانی دنیای. ناشی گاتێت چونکە هەرچەند هەوڵ بدەیت تۆ لە خەڵکێکی کە هەیە لە تۆ دەوڵەمەندتر. تۆ 10,000 هەیە بۆ 100,000 هەوڵ دەی، 100,000 هەیە بۆ ملیۆن هەوڵ دەی، گاگەیتە ملیۆن سێرەکەی خەڵک ملیاری هەیە، کە گەیشتیتە ملیار سێرەکەی ملیارێک چیە لە چاو خەڵکی ترە 50 ملیاری هەیە. ئەڕۆی دوای ترامپەکەوی، دوای وارین بافتەکەوی 91 ملیار دۆلاری هەیە. ئەوە سێمین دەوڵەمەندی جیهانە. تۆ هەر ڕۆی بە دوایە، نەفسی ئینسان وایە لە حەدێکا نایوەستێنی. ئەمەشە بە تەئکید هۆکاری سەرەکی کەسبوونی دینداریەکەیە، بە تایبەتی لای کەسێک کە دڵی زۆر بە خۆشەویستی دیداری خوای پەروەردگار و پەیوەست نەبوو بێ. ئەو کەسە کە زۆر بە ماڵ و مناڵیەوە پەیوەستە دایمە هۆشی لێیانە. ئەو کەسەش کە هۆشی لە خوای پەروەردگار و لە مەنهەجەکەیەتی دایمە هۆشی لێیەتی، کە هۆشی بڕاوە لە خوای پەروەردگار و لە خۆشەویستی خوای گەورە و لە دینەکەی و لە بەسەرخستنی دینەکەی و لە تەنفیزکردنی ئەم دینە بە تەئکید تەوان وردە وردە بەرەو شلگیری ئەڕوا. ئەو کەسەی لە ڕەنجێکی نەپساوایە بۆ بەدەستهێنانی بەرژەوەندەکانی دایمە هۆشی بە تەئکید لە لای بەرژەوەندەکانیەتی. ئەو کەسەی کە هەیەی هەر هەوڵی خاوەنێتی زیاترەدا، ئەوی شەیدا و شپرزی ناو دەرکردن و پلەپایەیە هەرە ڕوا بە دوایە. ويحبون أن يحمدوا بما لم يفعلوا. زۆر سەیرە، یعنی حتا ئیشێکی نەکردووە کە چی کە ئەڵێن ئەو کردی قسە ناکە بێدەنگە بێ بۆی ئەو مەدەحکردنە بۆ ئەو بڕوە. ئەوی عەوداڵی دنیاویستیە لەگەڵ نەبوونی زانستی شەرعی و تەقوا و قیامەت خوازیە حتمما ناپەرژێتە سەر دین، ناپەرژێتە سەر عیلمی شەرعی، ناپەرژێتە سەر دینداری، سەر عیبادەتی زۆر، ناپەرژێتە سەر مڕاقەبەکردنی خۆی، پێداچوونەوەیکی خۆی، پارسەنکردنەوەی خۆی. ئیترە مەوای لێ دێتەوە و شلگیرە بێ، کەم تەرخەمە بێ، ناشکرێت لە یەک کاتە ئینسان دنیاویستیش بێ و قیامەت خوازیش بێ. ناشێت لە یەک کاتە هەوڵ بۆ دنیا بدەی بۆ هەموو هەڵپەکردن و بشتبێ بە هەمان شێوەش ڕەنج بدەیتەوە بۆ قیامەت. نابێ. خوای پەروەردگار تەوازونێکی بۆ دروست کردووی. اینجا خوای گەورە دوو دڵی لە ئینسانێکا دروست نەکردووە کە فەرمێوە ما جعل الله لرجل من قلبين في جوفه. خوای گەورە دوو دڵی لە کابرایەکە دروست نەکردووە، لە کەسێکا دروست نەکرد دڵێکی بۆ دنیا بێ و دڵێکی بۆ قیامەت بێ، وەکو میسرەکان بە غەڵەت ئەڵێن ساعە لقەلبی و ساعە لڕەبی. ناشێوێ ساحەتەکانت هەمووی بۆ خوای پەروەردگار بن، بەڵام بەشی دنیات بیر نەچێتەوە. وابتغی فيما آتاك الله الدار الآخرة. لەوەی خوای پەروەردگار پێی بەخشیوی تۆ هەدەفت، ئامانجت، مەبەستت، نیازت هەمووی بۆ ئاخرەتت بێ، زەخیرەی قیامەتت خەزن کە. ولا تنس نصيبك من الدنيا. بەڵام پشکی دنیای خۆتت بیر نەچێتەوە. ئەحسن کەما ئەحسن الله إليك. چاکە بکە وەکو کە خوای پەروەردگار چاکەی لەگەڵ کردووی. تۆ چاکەکەی، تۆ هۆشت لە خۆتە بزانی ئاخۆ قیامەتت لە بیرە جارێ، وەختە لە بیرتە لە نوێژەکانە کە بە پەلە پرۆزییانکەی، لە نوێژەکانە قیامەتت کە بیرەکەوتە دوای و سەلامت دایەوە کەوتیتەوە هەڵپەی دنیا، قیامەت دێتەوە بیرت. تۆ ئەوەندەی کە خۆ دەپەرستی، خوا ئەپەرستی، ئەوەندەی کە خوات بۆ خۆت ئەوێ، تۆ خۆت بۆ خوا ئەوێ، بەخوا قەسەم ئەگەر وا بووینایە نەمانە ئەو نشوستێ بەسەر ئەهلی ئیسلام و بەسەر ئیسلامەکەیە. بەڵام ئەم خەڵکە وا فێری بەرژەوەندی خۆی بۆ خوای بۆ خۆی ئەوێ، هەر شتێکە بێ ئەپاڕێتەوە لە خوای گەورە، هەر شتێکە بێ ڕاکاتەوە بۆ لای خوای گەورە. ئەی ئەدای فەرزەکانی بۆ ناکەی، ئەی بۆ دینەکەی هەڵناگری، بۆ مەسئولیەتەکە ناخێتەوە سەرشانی خۆت. ئەم شلگیریە تەئسیراتی ئاوای هەیە عەزیزانی من. کەسێک کە دنیاویستە و هەموو هۆشێکی خستۆتە سەر چێژەکانی دنیای زۆر زەحمەتە، و لە ڕەنجی بەردەوامە زۆر زەحمەتە کاتی هەبێ بۆ فێربوونی دینەکە، کاتی هەبێ بۆ پابەندبوونێکی زیاتر پێوەی، کاتی هەبێ بۆ بانگەوازەکە، بۆ کۆمەڵکاری، بۆ هێنانەوەی شەریعەتی خوای پەروەردگار. حتمما ئەمە بەرەو شلگیری ڕوا، بەرەو سستیە ڕوا، بەرەو مردنی ئیمانەکەی ڕوا.
ئەمە حیکمەتێکی ئەو هەموو هۆشداریە کە ئیسلام داتە شوێنکەوتوەکانی کە بە حەزەر بن، ئاگادار بن، نەکەن دنیاویستی وا سەرقاڵتان بکە ژیانتان هەمووی تەرخانکەن بۆ ژیانی دنیاییتان، نەکە ئەوەندە بە دنیاوە بە چێژەکانی دنیاوە پەیوەست ببن، بە خۆراک، بە پۆشاک، بە جنس، بە مڵکایەتی، بە دەرکەوتن، بە حەزی پلە و پایە و پۆست، نەکەن ئەوەندە پێوەی مەشغوڵ بن قیامەتتان لەبیر بچێت. يا أيها الناس اتقوا ربكم واخشوا يوما لا يجزي والد عن ولده ولا مولود هو جاز عن والده شيئا إن وعد الله حق فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. هو خلقنا لخواي پروردگارتان بترسن و سر راستانه بپرستن. هو خلقنا لخواي پروردگارتان بترسن و سر راستانه بپرستن و ترسی ئەو ڕۆژەتان لە دڵا بێ کە باوک ناپەرژێتە سەر ئەولادی و ئەولاد بەهانای باوکیەوە ناچێت و کەسیان لە هیچ شتێکا دادی یەکتری نادە. بشزانن کە بەڵێنی خوای گەورە حەقە و دێتە دی، قیامەت دادێ. بە دنیا هەڵمەخەڵەتێن و مەغرور مەبن، وا نەزانن شەیتان ڕێنمای ڕێی ڕاستانەکە، ئاگاتان لە خۆتان بێت چاواشەتان نەکە. هەروەها فەرمی یا ئەیوها الناس ئین وعد الله حق فلا تغرنكم الحياة الدنيا ولا يغرنكم بالله الغرور. هو خلقنا بەڵێنی خوای گەورە حەقە و بەجێیە، ژیانی دنیا مەغرورتان نەکە، شەیتانیش چاواشەتان نەکە، وا بزانن خوای گەورە لێتان ناپرسێتەوە، لێتان نەپرسێتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیثی متفق عەلەیهی بوخاری مسلمە ئەفەرمێ فوالله ما الفقر أخشى عليكم ولكن أخشى عليكم أن تبسط عليكم الدنيا كما بسطت على من كان قبلكم فتنافسوها كما تنافسوها وتهلككم كما أهلكتهم. أفرمي بخوا قسم لو ناترسم هجاري ونداري كاريگري لسر دينداريتي تان هبه، بلام خمي أو مك رزق الروزي دنيا تان بو والا أبي هر وكو كبو قوم كاني بيش إيوه والا أبو كوت بردستيان جال الدنيا ويستيا كوتنا كبرچي يكتري وشرپال أترسم إيوش آوا تيايا بكونا كبرچو شرپال لقل يكتري جا هر وكو أواني بفتارد دا إيوش بفتارد بدا، يعني شرپالكتان واتان لبكابتان فوتين.